بەڵێ هەکار دیارە من لە ژاڵەناوم و یەکەمین جارە ئێمە بینە ئەم ناوچە گەشتیاریە کە زۆر تازەیە دروستکراوە بەڵام زۆر سەرنجڕاکێشە زۆر دیمەنێکی جوانی هەیە ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێت ئێرە کە دەیبینن لەسەر ڕۆخی ڕووباری سیروانە و کۆمەڵێک گەنج لێرەیە کەپری گەشتیاریان دروست کردو و کردوانە بە جێگەیەکی سۆر سەرنجڕاکێش کە دوکان وە شوێنی مانەوەی گەشتیاریشی لێیە من یەکێک لە خاوەن ناوچە گەشتیاریەکانم لەگەڵە بێ بۆی قسەم بۆ بکات لەسەر ژاڵەنا و سڵاو لەبێت ئەگەر پێمان بڵێیت ژاڵەنا و ماوەی چەندێکە دروست بووە ئێوە ئامانجتان لە دروستکردنی ئێرە چی بووە تا چەندێک توانیوتانە سەرنجی گەشتیار ڕابکەن؟ ئامانج لە دروستکردنی ئەم کەپرانە تقریبەن ئەوە بۆ نزیکەی 2 ساڵێکە گەڕێتەوە بۆ ئەوەیە کە بێ بە شوێنێکی گەشتیاری و خەڵک لە ناوچەکانی عێراق و لە دەرەوە ڕووی تێبکات لەبەرەوەی ئاوێکی ساردی هەیە ئێرەوە سروشتێکی جوانی هەیە ئاوهەوایەکی فێنکی هەیە بە تایبەتی لە شەوانە ئەم ناوچەیە خەڵکێکی زۆر ڕووی تێکات یعنی بڵێم هەموو عێراق لە بەسڕەوە هەتا دۆک خەڵک سەردانی ئێرەی کردووە بەڵام تا چەند نتوانیتانە بیناسێن لە بەڵێ ئەوانەشی کە لە دەرەوە گەڕێنەوە زۆر جار هەریان سەردانی ئێراکەن وڵا ئەوەی کە کراوە لەسەر ئەرکی خەڵکەکەی خۆی بووە و ڕاستە کار ئاسانی کراوە بە دروستکردنی پرۆژەکان بەڵام لەسەر ئەرکی خەڵک خۆی بووە تەنها ئەوەی بڵێ کار ئاسانی کراوە بەڵام ئێرە خۆتەزانی تازە گوندی ژاڵەناو بووە بە گوندێکی گەشتیاری پێویستە خەستەخانەیەکی مۆدێرنی تیا دروست بکرێت لەبەرەوەی گەشتیار زۆر ڕووی تێیەکە یعنی حکوومەتی هەرێم ئەبێ ئەولەوێتە بدا بە گوندی ژاڵەناو بە شێوەیە کە خەڵکی ئەم لەولا ڕووی تێیەکە ببێ بە ئەوەی کە بڵێ ببێ بە وێنایەک بۆ ئیش و کارەکانی چەندێ بووە بە سەرچاوێکی داهات بۆ گەنجانی ئەفو بەس ویستمەوەی باسی پێداویستەکان بکەم کارەبای 24 سعاتی ئێرە پێویستێتی بەڕاستی پێویستی بە کارەبای 24 سعاتی هەیە پێویستی بە ڕێگاوبانێکی ڕێک و پێکەیە بە دیزایانی گەشتیاری ئێستا خەڵک یەت لە ماڵەکانە ئەخەوێت ئێرە هەر لە گوندێکی ئاحتیادیەکە بەڵام ناوەیە بڵێ گوندێکی مۆدێرنە ناوەیە بڵێ گوندێکی بڵێ چۆن ئەمێژوویە تەنها ئەوەیە کە خەڵکەکە لەسەر حسابی خۆی دروستی کردووە ئەکرێ حکومەت بە دیزاینێکی زۆر مۆدێرن و بە گەشتیاری گوندەکە بنیاد بنێتەوە بۆی بێ بە شوێنی ئەوەی کە دەستخۆشی لە حکومەتی هەرێمی کوردستان بکرێ و هاوکاری خەڵک بکرێ و ئەوەی کەوتم پێویستە ڕێگاوبانێکی باشی بۆ بکرێ لەبەرەوەی کاراسانی بۆ خەڵکانە پرێکەیەتە ئێرە بە کورتی و بە پوختی ئێرە بووەتە وێنەیە کە خەڵکیەت سێری هەرێمی کوردستان و حکومەتەکەی تیاکە ئەکرێ حکومەت بەهەخی پێبدا بۆ ئەوەی شوێنێکی جوان بێت و ئەوەیشی کە باسی گەنجانی کرد ئێرە بۆتە شوێنی ئەوەی کە خەڵکی گەنجێکی زۆر لێرە ئیشی بۆ دۆزراوەتەوە و بۆ داهاتێکە گەڕێتەوە هەر بۆ خەزیێنەی حکومەت و بۆ باخەڵی خەڵک خۆی و دەستان خۆش بێ بەڵێ هەکارەگەر وێنەگرەکەم هاوکارم بێت ینی ئێرە ئاوەکەی زۆر ساردا ئێستا ئەوتا من لە ناو ئاوەکەیان قاچم خەریکە هاتەزێت بە جددی هەوایەکی فێنێکی خۆشی هەیە لە چاو ئەو پلە گەرمایی کە ئێستا ئەوە نەبەرزە ئەمێ بزانم مناڵانە لەکوێوە هاتوون چۆنی لەکوێوە هاتوون لە کەرکووکەوە ئێرە چۆنە وڵا خۆشە بەس بەیانی یعنی ئەوە خۆشە شەو تاکی بڕۆنەوە نه بەس تۆزە بەیانی گەرم بوو گشتی پاڵکەوت بوو گەرمایی بوو بەس تۆزە ئەیتە لەکوێوە هاتی منیش لە کەرکووکەوە حەزی لێرەیە بەڵێ جار هاتی بۆ ژاڵەناو وڵا ئەمە یەکەم جارمە مەلەتان کرد وڵا ئەوە نییە مەلاکەین ئەی لە پێشا چەند ڕۆژە هاتوون وڵا ئەمە دووەم ڕۆژمە ئەمڕۆ هاتین دووەم ڕۆژمانە ئەمڕۆ خەوتین لێرە اینجا ئەدوان بەیانی ڕستینە ناوی ئەی فێنێکتان بووی لە ئاوەکەیە کەرکووک گەرم بوو باڵێ ئەی ژاڵەناو جاڵەناو زۆر فێنکە باڵێ حەزەکەن بێنەوە جارێکی باڵە هەکار ئەم مناڵانەی کە لێرەیان هەمویان لەگەڵ خێزانەکانیانە هاتوون و دەمێننەوە لێرە و زۆر جێگەی کە هەیە کە لە نێو ژاڵەناوە دروست کراوە دروست دەکرێت بۆ ئەوەی کە گەشتیارێکی زیاتر ڕووی سێ بکات دیارە کە ئێرە تازەیە بەڵام گرنگێکی زۆری پێدراوە و زۆر بە باشی ناسێنراوە لەلایەن گەنجی ناوچەکەەوە بۆ ئەوەی کە بتوانین بیکەنە سەرچاوەیەکی داهات بۆ خۆیان و لەگەڵ ئەوەشدا گەشتیارێکی زۆر لە ناوڕاست و باشووری عێراقەوە ڕاکێشن بۆ ناوچەکە. حالا ئەبین سپاس بوتە بۆ میێوانی تەژی کە بیوە سەرنجام ئەوی میێوانی گەشت بیت